سەرۆکی فەیسبوک دەیەوێ هاوڕێیەکانی فەیسبوکت هەمووی بسڕێتەوە لە سفرەوە دەست پێ بکەیتەوە دووبارە خەڵک ئاد بکەیتەوە بۆ ئەوەی دووبارە فەیسبوک سەرنجی خەڵکی ڕاکێشێت و خەڵکی زیاتر بەکاری بهێننەوە لە هەمان کاتیش خەریکی زیادکردنی هەزاران ئەکاونتی ژیری دەستکردە بۆ فەیسبوکەوە مرۆڤ وەکو مرۆڤ پۆستی ڕاستەقینە دەکەن وێنە بڵاو دەکەنەوە و بێگومان چات لەگەڵ خەڵکیش دەکەن جا ئایا کاتەکە هات هاوڵی ڕاستەقینە لە ئینتەرنێت دەمێنێ بە ڕۆبۆت و ژیری دەستکرد شوێنیان بگرێتەوە ئایا کاتەکە بەم زوانە دێت سوشال میدیا بۆ ڕۆبۆتەکان جێبهێڵین و مرۆڤەکان بە دوای هاوڵی ڕاستەقینە بگەڕێن با باسی بکەین من ژیرم بەخێر بن بۆ 24 پلس مارک زەکەربەرگ سەرۆک و خاوەنی کۆمپانیای مێتا فەیسبوک ئینستاگرام واتساپ و ژیری دەستکردی مێتا ئارەزوی خۆی نیشاندا بەوەی یاریەک لەناو فەیسبوک زیاد بکە یاریەکەش چۆنە بێ ئەوەی تۆ ئاگادار بیت فەیسبوک ئۆتۆماتیک سەرجەم هاوڕێیەکانە دەسڕێتەوە فەیسبوک دەکەیتەوە دەبینی ژمارەی هاوڕێیەکانت سفرە دەبێت دووبارە بە دوای هاوڕێی نوێ بگەڕێن ئایا هەمان کەسەکان دەکەیتەوە هاوڕێی خۆت یا خۆت نا زەکەربەرگ دەڵێ پێی وایە ئەمە یاریەکی خۆشە بۆ خەڵکیە و بۆ فەیسبوکیش دەبێتە هۆکاری زیاتر بەکارهێنانی فەیسبوک دووبارە لەلایەن خەڵکیەوە و هەر لەم هەفتەیە مێتە ڕاگەیان ئێستا هەزاران ئەکاونتی فەیسبوک و ئینستاگرامیان دروست کردووە کە ژیری دەستکردن واتە ڕۆبۆتن بۆتن بەڵام وەکو مرۆڤی ڕاستەقینە وێنە بڵاو دەکەنەوە پۆست دەکەن کۆمنت دەکەن لەگەڵەوەش چات لەگەڵ خەڵکی دەکەن واتە دەتوانن ببنە شوێنگرەوەی ئەکاونتی ڕاستەقینەی خەڵکی جا ئەم دوو هەواڵە بێکەوە لە ئۆنلاین بڵاوکرانەوە لەلایەن خەڵکیەوە لە ئۆنلاین وا لێک درایەوە فەیسبوک دەبێت ڕۆبۆتەکان زیاد بکە بۆ ئەوەی شوێنی خەڵکی بگرێتەوە چونکە ڕۆبۆتەکان دەتوانن زیاتر چالاک بن ئەکتیڤیان بەرزتر بێ و ناخەون و فەیسبوکیش بۆیە دەیەوێ هاوڕێیەکان بسرێتەوە تا بەژیر دەستکرد شوێنیان پڕ بکاتەوە و مێتا لە هەفتەی ڕابردوو ئەپێکی تایبەتی بەناوی مێتا AI بڵاو کردەوە کە هاوشێوەی ChatGPT و گڕۆکی ئەکسە دەتوانێت وەڵامی پرسیارەکانت بەژیر دەستکرد بداتەوە جا ئایا ڕۆژەکە نزیکە بیردۆزی ئینتەرنێتی مردوو ببدە ڕاستی کە بیردۆزەکە دەڵێ مرۆڤەکان ئینتەرنێتیان جێهێشتووە تەنیا ڕۆبۆتەکان پۆست دەکەن مرۆڤ گەڕاوەتەوە واقع و هاوڕێی ڕوبەڕوو دەبینێ نەک لە ئۆنلاین بە بڕوای من ئەو ئینتەرنێتی ئێستاش هەیە بە شێرە شێوەکان مردووە چونکە مرۆڤەکانی زۆربەی کات وەکو ڕۆبۆتەکان پۆست دەکەن بۆ چوونی کەسی لەلایەن ئەکاونتی خەڵکیەوە زۆر ئێستا کەم بووتەوە تەنیا کەسە ناسراوەکان لە ئۆنلاین پۆست دەکەن مرۆڤەکان ڕووناچیان لێوە دەردەچێت و کاتێک دەمرن ڕووناچیەکە نامێنن زانکان دەڵێن بزەبت نازانین ئەمە بۆ وایە خەڵکیش دەڵێ کاکە ئەمە ڕۆحی کەسەکەیە جا ڕاستێکە چیە بە باسی بکەن توێژینەوەیکی نوێ دەیسەلمێنێ مرۆڤەکان کاتێ زیندون دەدرەوشێنەوە لە کاتی مردن درەوشانەوەکەشیان نامێنێت ئەو ڕووناچی لیانەوە دەردەچێت بە چاوی ئاسایی دەبیندرێ بەڵام ئەو کاتە هەستی پێ دەکرێت کاتێ مرۆڤەکە لەسرە مرگ دەبین کاتێک گیانە دەستدەدا بە چاوی ئاسایی دەبیندرێت درەوشانەوەکەیان نامێنێت وەکو گڵۆپێک دەکوژێنەوە لە زانکۆی گاڵکاری لە کەنەدا ئەم توێژینەوەی لەلایەن سێ زانای بایۆلۆجی ئەنجامدرا سەرەتا لەسەر هەندێک نەخۆش بە کامێرای سەر و بنووشەیی ڤیددیویان تۆمار کردووە تاوەکو ساتی گیانە دەستدانیان جگەلەوەی جوڵەی کارەبا لە ناو دەمارەکانی کە لە ناو دەماغی مرۆڤ بەستراوە ئەو دەوەستێ ڕووناچی لە خانە زیندوەکانیش نامێنێت بەڵام مرۆڤ درەوشانەوەیکی هەیە لە کاتی مردن دەدرەوشێتەوە بەڵام کە دەمرێت دەوەستێ زانکان نەیانتوانیوە هۆکاری ئەو ڕووناچە شیکەنەوە کە بۆچی ئەو ڕووناچەی لێوە دەردەچێت یان بۆچی مرۆڤەکان ئەم ڕووناچیان هەیە هەر لە توێژینەوەکە لەسەر مشتی سپیش بە هەمان شێوە درەوشانەوەیەکی هەیە بەڵام لاوەسترا و جیاوەسترە لەوەی مرۆڤ لە ئۆنلاین کاردانەوەیکی زۆر بۆم بابەتەکرا بە تابەتی لە تۆڕی ئەکس خەڵکی پێی وایە ئەمە ڕۆحی کەسەکەی ئەم درەوشانەوە دروست دەکە زانست ناتوانێت بیسەلمێنێت بەڵام ئەوانەی باوەڕیان تەنیا بە زانست هەیە دەنووسن ڕۆح نییە و شتێکی بایۆلۆجیە لە توێژینەوەی داهاتوو هەر دەسەلمێنرێ مادەم گەیشتونێتە ئێرە دەمە دووە ئەمەش دەسەلمێنرێت کە چییە لە بەخشی ڕاستەوخۆی تیکتۆک دەمانچە دەردێنێ و گولە بارانی دەکە و دەیکوژێ یەکێک لە بەناوبانگترین مۆدێڵی جوانکاری و سوشال میدیایی مەکسیکی لە 23 ساڵیدا لەلایەن سەرۆک مافیایەکی مەکسیک کوژرا چیرۆکەکەشی لە ئۆنلاین ترێندی ئەم هەفتەیە بوو زیاتر لە 535 ملیۆن جار لە ئۆنلاین ڤیددیۆکانی بینرا بەهۆی ئەوەی هەمووان لە پەخشی ڕاستەوخۆ ئەو خانمەیان بینی گولە باران کرا خانمەکە بەناوی ڤالێریا مارکوێزە بەپێی راپۆرتەکانی پۆلیسی مەکسیک بێ سەرۆک کارتێڵێک واتە سەرۆک مافیایەکی وڵاتە بەناوی دەبڵ ئار لەو خانمە تووڕە بووە بەهۆی ئەوەی بەسەدان دیاری بە نرخی بەو خانمە نردووە وەڵامی نەداوەتەوە داوای پەیوەندی خۆشەویستی لێ کردووە هەریهمالی کردووە
بۆیەش ماڵەکەی دۆزیوەتەوە لە پەخشی ڕاستەوخۆ دەیکوژێ. پۆلیسی ئەو وڵاتە دەڵێ ئەو سەرۆک کارتێڵە تۆمەتبار کراوە بە کوشتنی مۆدێڵێکی دیکە لە ساڵی 2012 لەسەر هەمان بابەت یاخود بابەتێکی لەو شێوەیە کاتێک ئافرەتەکانە ناو زێڕابێکی شار دۆزیوەتەوە. بەڵام بەهۆی ئەوەی بەڵگیان لە دەست نەبووە نەیانتوانیوە ئەم پیاوە دەژیر بکەم. دوا قسەکانی ئەم کچە لە لایڤەکە ئەوەیە ئێستا گۆڕاوم چی دیکە ناچمە دەرەوە کحولم تەرک کردووە چی دیکە لەگەڵ چەتەکان ناچمە دەرەوە دەمەوێت ببمە کچێکی باش. ئیدی دوای ئەوە دەکوژێت. جگە لەو بابەتەش لە ئۆنلاین داوا دەکرێت تیکتۆک سزا بدرێت بە تایبەتیش لە وڵاتانی ئەمریکای باشوور تیکتۆک پڕ بۆ لە ڕووداوەکانی کوشتنی خەڵکی و ڕکلامکردن بۆ چەک و تەقەمەنی وە خۆڕەتکردنەوەی ئافرەتان و بۆ وێبسایتە بەدراوەشتەکان. لە وەڵامێکی فەرمیشدا تیکتۆک لەسەر ئەم ڕووداوە دەنووسن گرتی زۆر دڵگرانن کەسایەتیی چالاکی تیکتۆک لە مەفتەی بەتونتری شێوە جای لەدەستداوە هەموو کارێک دەکەن بۆ کەمکردنەوەی ئەو پۆستانەی بانگەشەی توندوتیژی دەکەن. بێ ئەوەی بەنج لە خۆی بدا پشکنینی گەدەی خۆی دەکات کامەرەیەک دەخاتە ناو قورگی و بێ ئەوەی کێشەشی بۆ دروست بێت. ڤیددیۆکەش لە ئۆنلاین بێگومان کاردانەوەیکی گەورەی دروست کرد وەکو چاڵنجێکی لە هاتووە. پزیشکێک بە ناوی پزیشکێکی دووبەی بە ناوی مەجیدە بوخاری چاڵنجێک لە مەفتەیە دەکات ئەویش پشکنینی گەدە ئەنجام دەدا. ڤیددیۆکەشی لە ئۆنلاین دەبێتە ترند. ئەم خانمە بڕوانامەی پرۆفیسۆری هەیە یەکێکە لە پزیشکە بەناوبانگەکان کە لە ئۆنلاین ناوبانگێکی گەورەی پیدا کردووە بۆ کارەکانی. بەڕگەز ئیماراتیە و لە ئۆنلاین هەوادارێکی زۆریشی بۆ ئەم بابەتە سەیرانەی خۆی کۆ کردوێتەوە. جەستن بیبەر ئیفلاسبوونی خۆی ڕاگەیاند و تەواوی ئەلبومی گۆرانیەکانی بە 200 میلیۆن دلار فرۆشت تاوەکو کرێیەکانی ژیانی بدا لە کاتێکدا زیاتر لە ملیارێک دلار نەڕێکی گۆرانیەوە تا ئێستا پیدا کردووە. وەبسایتی TMZ دۆخە خراپەکەی جەستن بیبەر یاشکرا کرد لە ڕووی داراییەوە لە بارودۆخێکی زۆر خراپدایە. بیبەر یەکێکە لە بەناوبانگترین گۆرانی بێژانی ئەمریکا و لەسەر ئاسی جیهانیش دەناسرێت. زیاتر لە ملیارێک دلاری لە ژیانی هوەری خۆی دەستکەوتووە. بەڵام بەهۆی دوورکەوتنەوەی لە هوەر و ژیانە گرانبەهاکەی ئێستا تووشی ئیفلاس بوون بووە. بێپارەیە تا کار گەیشتوتە ئەوەی تەواوی ئەلبومی گۆرانیەکانی خۆی بفرۆشتە کۆمپانیایەک بە 200 میلیۆن دلار. واتە چی دیکە لە ڕێگەی ئەو گۆرانیانە پارەی دەست ناکەوێت. جەستن بیبەر تەمەنی 31 ساڵە لە 2010 هاوسەرگیری لەگەڵ خانمە مۆدێڵ هەیلی کردووە. نزیکەی 5 ساڵێکە بیبەر بە دەرکەوتنە سەیرەکانی هەوادارانی دەیانوت لە ڕووی دەرونیەوە ئەو هونەرمەندە تێک چووە. چەندین هونەرمەندی ئەمریکی لە ژیانی هونەری خۆیان تووشی مایەپووت بوون. جەستن بیبەر بچووکترین هونەرمەندی ئەو وڵاتەیە تووشی ئیفلاس بوون و بێ گەرچی ملیارێک دلاریشی دەستکەوتوێت. لە دۆکمنتەریەک بیبەر بە ناوی جەستن بیبەر ئاماژەی بەوە کردووە دوای جیابوونەوەی لە خۆشەویستە ڕابردووی کە سێلینا گۆمێزە ژیانی سەر تاپا گۆڕاوە. هەوادارانیش پێیان وایە تا ئێستاش بیبەر وەکو جارانی لێ نەهاتوێتەوە. هەندێکی تۆمەتباری دەکەن بە ئاڵۆدەبوونی بە مادەی هۆشبەر خەرجکردنی 10 میلیۆن دلار لە مانگێک بە ستایل لە گرانبەهاکەی ژیانی کە سەرنجام وای لێ هاتووە تەواوی گۆرانیەکانی خۆی بفرۆشێتە کۆمپانیایەک تاوەکو پارەی دەستکەوێ بتوانێت بژێت. سەرۆکی پێشووی FBI ئەمریکا ئەم وێنەیەی بڵاو کردەوە و لەسەری نووسراوە 86 بە 47 لە ئۆنلاینی ژوالێک دراوەتەوە داوای تیرۆرکردن یان کوشتنی دۆناڵد ترەمپ دەکات چونکە لە زمانی سەربازی ژمارە 86 بە مانای کوشتن دێ و 47ش لێرەوالێک دراوەتەوە کەوا ترەمپ بێت چونکە 47مین سەرۆکی ئەو وڵات هەیە و ئەگەر لە 11 سپتێمبەرەوە تاوەکو ئەو ڕۆژەی ئەم پۆستە کراوە ڕێک 86,047 ڕۆژە. ئەمەش بیردۆزەیەکی موامرەی گەورەی لە ئۆنلاین دروست کرد کە لە ئەمریکا هیوایەتیان ئەو جۆرە بەزمانەیە. هەرچەندە جیمز کۆمی سەرۆکی پێشووی FBI کە لەلایەن ترەمپەوە لە کارەکەی دەرکرا وێنەکەی لە ئینستاگرام سڕیەوە داوای لێبوردنی کرد وتی نەمزانی مانایەکی واردا. بەڵام ترەمپ هەر خۆی لە نوێترین چاپێکەوتنیدا دەڵێ منداڵێکیش دەزانێ ئەمە مانای چییە چۆن سەرۆکی FBI بووبی نەزانید ئەم ژمارانە مانای چییە. سەرۆکی ئێستای FBI کە لەلایەن ترەمپەوە دەستنیشان کراوە لە تویتێکدا دەنووسێ ئاگاداری ئەو پۆستن لێکۆڵینەوەی وردیان دەست پێ کردووە و بەردەوام دەبن لە پاراستنی سەرۆکی وڵات چونکە ئەمە بەهێرشکردنە سەر ترەمپ وەری دەگرن. لە ئۆنلاین لێکدانەوەی زۆر بۆ ئەم پۆستە کراوە هەندێک وەکو تۆڵەسەندنەوە دەیبینن لەلایەن دیموکراتەکان لەسەر ترەمپ هەندێکیش بە پەیوەندی خراپەکەی سەرۆکی پێشووی FBI دەیبینن کە لەلایەن ترەمپەوە لە دادگا قسەی پێگوترا ئینجاڵاترا. هەندێکی دەڵێن بابەتەکە زیاد لە پێویست گەورە کرا. ترەمپ جارێک لە ڕووداوی تیرۆرکردن ڕزگاری بووە ئێستاش دەڵێ بەردەوام دەبێت لە خزمەتی وڵاتەکەی گەربێت و تیرۆریش بکرێت. ئافرەتێک بەهۆی ژیری دەستکردی ChatGPT لە هاوسەرەکەی جیا دەبێتەوە دوای ئەوەی وێنەی قاوەی هاوسەرەکەی بۆ ChatGPT دەنێرێ و ChatGPTش قاوەکەی بۆ خوێندوێتەوە پێی وتووە پیاوەکەت خیانەتت لێ دەکات.
ئیدی ئافرەتەکەش دەچێتە دادگا داوای جیابوونەوە دەکات. ئەم ڕووداوە لە وڵاتی یۆنان ڕوویداوە لە هەفتەی ڕابردوو وێبسایتی گریک سیتی تایمز ڕایگەیاند دوای 12 ساڵ بەیەکۆبوون بەهۆی ژیری دەستکردەوە ژن و پیاوێک زیاد دەبنەوە. پیاوەکە ڕایگەیاندووە کاتێ ئافرەتەکە پێی گوتووە ChatGPT قاوەکەی خوێندەوەتەوە پیاوەکە گاڵتەی پێهاتووە پێکردنەوە. دواتر ئافرەتەکە پێی گوتووە تۆ خیانەت لە من کردووە و منداڵەکانی هەڵگرتووە و ڕۆشتووە و دواتر پێی وابووە دێتەوە. کەچی پارێزەری ئافرەتەکە پەیوەندی پێ کردو پێی گوتووە داوای جیاببوونەوەی کردووە و ئیدی لە دادگا ناچار بووە لی جیابێتەوە. هەمووشی بەهۆی ChatGPTەوە بووە کەەوە ئافرەتەکە پێی وایە ChatGPT دەتوانێت قاوە بخوێنێتەوە و قسەکانیشی ڕاستە. جا ئەمەش پەیدا بووە ئاگاتان لە خۆتا بێت ChatGPT ئێستا توانای هەیە دوو کەس لە هێکتری جیا کاتەوە لە ڕێگەی خوێندنەوەی قاوە. خەڵکی لە ئۆنلاین پێیان وایە باشترین شۆفێری ئافرەتیان لە جیهان دۆزیوەتەوە پێیان وایە ئەم ئافرەتەیە. جا ئەمە چیرۆکێکی خۆشە با بۆتانی باس بکەم بۆچی ئینتەرنێت پێی وایە ئەمە باشترین شۆفێری ئافرەتە لە جیهان چونکە لە ڤیددیۆیەک لە ئۆنلاین بڵاوکرایەوە و ترێندا ئۆتۆمبیلێکی بەرزی گەورەی سپی لە شوێنێکی واپار کردووە پشت و پێشی تەبکراوە. مەجالێکی زۆر کەمی هەیە کەچی ئافرەتەکە زۆر بە مەزبوطی بێ ئەوەی ملیمە خۆی لە هەردوو ئۆتۆمبیل بدا خۆی ئۆتۆمبیلەکە ڕزگار دەکە و دەردەچێت. لە ئۆنلاین دەنووسرێ نەک ئافرەت بەڵکو پیاوان با خۆیان لەم دوو ئۆتۆمبیلە دەخشان ئەگەرە بکاریان کرد بە بەڵام ئەمە باشترین شۆفێرە تا ئێستا لە ئۆنلاین لە ڤیددیۆیەک بینرابێت. ڤیددیۆکە زیاتر لە 12 میلیۆن جار لە تویتەر یاخود ئەکس بینرا زیاتر لە 35,000 لایک بۆ ڤیددیۆکە هاتووە. ئێستا لە ئۆنلاین ناسناوی باشترین شۆفێری ئافرەتیان بۆ ئەم خانوەداناوە. جا ئێستا ئینتەرنێت چاوەڕێی ئەوەیە ناوی ئەو خانمە ئاشکرا بێت. دواتر بێگومان چی دەبێت پۆدکاست دەکات باسی ئەزمموی خۆی دەکات ناوبانگ پیدا دەکات دواتر لەوانەیە دراوێکی ئەلکترۆنی ئاشکرا بکە و فێر لە خەڵکی بکات یانیش کۆمپانیایەک شتێک بە ناوی ئەو ئاشکرا بێت. ئیدی ئینتەرنێت هەروایە بە کەسێکەوە دەیگرێت زۆر مابینی و زۆریش دەبینی لە داهاتوو. هونەرمەندان 5 خولەک بە چەپڵە وەستان ڕێز لە دوافلمی تۆم کروز لە زنجیرەی میشن ئیمپاسبل دەگرن لە فستیڤاڵی کان. زنجیرە فیلمێک تۆم کروز فیلم بە دوای فیلم هەوڵی داوە داهێنانی نوێ لە نمایشە مەترسیدارەکانی تێدا بکرێت. دوا فیلمی میشن ئیمپاسبل بۆ یەکەم جار نمایش کرا. فیلمێک هەوادارانی زنجیرە فیلمەکەی دابەشی دوو بەرە کردووە. هەندێک بە فیلمێکی نایاب و هەندێکیش بە فیلمێکی بێئومێدکرا و باسی دەکەن. بەڵام ئەوەی ڕاستیاوەیە تۆم کروز ماڵاوایی لە 30 ساڵ کارکردن لە نمایندە مەترسیدارەکانی ئەو زنجیرە فیلمە دەکات. چونکە بە قسەی خۆی بێ ئیدی ئەو چی دیکە بەشدار نابێتەوە زنجیرەکەش بە کۆتا هاتووە. هەرچەندە لە هۆلیوود کۆتایی هاتن بە هیچ زنجیرە فیلمێک تا ئێستا ئەنجام نەدراوە چونکە بەردەوام ئەکتەری دیکە دەدۆزنەوە بۆ ئەوەی بێگومان بۆ جارێکی دیکە و دیکە فیلمی لێ دروست بکات چونکە هۆلیوود بازرگانیە و دەبێ بەردەوام پارە پەیدا بکرێت. بەڵام ئەمە دوجارە بە قسەی کروز بێ لە فیلمێکی دیکەی میشن ئیمپاسبل ببینێت. هەر لە فستیڤاڵی کان لیۆناردۆ دیکاپیرۆ خەڵاتی تەمەنی بە ڕۆبەرت دنیرۆ بەخشی کە ساڵانە دەدرێتە ئەو ئەکتەرانەی تەمەنێکیان لە فیلمسازی بەسەر بردووە. دنیرۆ یەکێکە لەو ئەکتەرانەی لە ساڵانی 1970کانەوە تا ئێستا بەردەوامە. دنیرۆ کە تەمەنی 81 ساڵە لە گوتارەکەی خۆی جگەلەوەی سوپاسی فستیڤاڵیکانی کرد هێرشێکی توندیشی کردە سەر دۆناڵد ترامپ. سیاسەتەکانی سەرۆکی ئەمریکای بە دیکتاتۆری مۆدرن وەسف کرد. دنیرۆ دەڵێ جگەلەوەی ترامپ مەترسیە بۆ سەر ئەمریکا مەترسیشە بۆ سەر هەموو جیهان کە ئەو ئەستێرەی فیلمی گادفادەری دوو لە سەرەتاوە خۆکاندیدکردنی لەسەر خۆکاکردنی ترامپەوە لەو کاتەوە جیاتی دەکات تاوە پێستا بە تایبەتیش ترامپ ئێستا دەیەوێت باج و گومرگ بخاتە سەر و فیلمانی لە دەرەوەی ئەمریکا دروست دەکرێت. دنیرۆ دەڵێ هیچ کەسێک ناتوانێت نرخ و باز لەسەر هیچ بەرهەمێکی سینەمایی و هونەر دابنرێت بۆ ئەوەی کە ترامپ دیکە بێڕێزیە بەم هونەرە گەورەیە. حەقسەک لەسەر ترامپ بازی خستە سەر هەموو شتێک ئەوەی مابوو فیلمەکان بوو و ترامپ دەڵێ هۆلیوودیش مەزن دەکەمەوە باشاکردنی بازی 100% بۆ هەر فیلمێکی ئەمریکی و نێودەوڵەتی لە دەرەوەی ئەمریکا دروستکرابن. بەڵام چۆن باز دەخێتە سەر شتێک کەوا دەتواندرێت بە ئیمێڵێک بگوازرێتەوە ئەمریکا. ترامپ ئاشکرای نەکردووە و کارمەندانی هۆلیوودش دەڵێن ترامپ ناتوانێت بیکە چونکە فیلم ئۆتۆمبیل و خۆراک نییە بازی بخرێتە سەر. ترامپ دەڵێ بۆ ئەوەی هۆلیوود دووبارە فیلمەکان مەزن بکاتەوە پێویست ناکە ستودیۆکان لە دەرەوەی وڵات فیلمەکانیان بەرەمبێرن دەبێت لە ناو ئەمریکا دروستی بکە. کارمەندانی خۆمان بەکاربێنن بۆ ئەوەی هەلی کار دووبارە دروست بێتەوە. جا ئەمە بڕیارێکی باش نییە بۆ هۆلیوود چونکە بەشێکی زۆری فیلمەکان لە ئەمریکا بەرهەم نایەن یان هەمووی لە ئەمریکا بەرهەم نایە.
بەشێکی زۆریان ئێستا لە وڵاتەکانی وەکو بریتانیا و ڤێتنام و چەند وڵاتێکی ئاسیایی ئەوروپی ستودیویان دروست کردووە لەوێ بەرهەمی دێنن بەهۆی ئەوەی خەرجی بەرەمێنان بۆ ستودیوەکانی هۆلیوود کەمتر دەوەستێ و فیلمەکان ترامپ دەڵێ ئەو فیلمانە بهێنەوە بۆ ئەمریکا ئێستا نمونە فیلمەکانی ئەڤنجەرزی داهاتوو فیلمەکانی ئەوکو کریستۆفەر نۆلان فیلمی داهاتووی بەشی چوارەمی ئەڤەتار هەمووی لە دەرەوەی ئەمریکا وێنەی دەگیرێ لە ستودیۆ و وڵاتی جیاواز بەهۆی ئەوەی دیانەوەی خەرجی بەرەمێنان کەمتر بێ بەپێی ئەو بڕیارەی ترامپێ بازی 100% دەچێتە سەریان بەڵام چۆن ئەو بازە زیاد دەکرێتە سەری چونکە فیلم وەکو کاڵایەک نییە وەکو ئۆتۆمبیل و خواردن نیە بازی بخرێتە سەر ئایا پلیتی سینەمای لەسەر گران دەکرێت یان ناهێڵم پەخش بکرێت لە سینەماکان یانیش هێشتا نازانرێت ترامپ چۆن ئەو بازە لەسەری جێبەجێ دەکات. یەکەم دیمەنی وەرزی سێمی سکوید گەیم بڵاو کرایەوە و بەرواری بڵاوکردنەوەش یاشکراکرا بڕیارە وەرزی سێمی لە 27 مانجی 6 لە مانجی داهاتوو بڵاو بکرێتەوە دوا وەرز دەبێت لە دیمەنەکان چەندین یاری نوێی تێدایە وەرزی ڕابردوو پێشوازەکی زۆر گەورەی لێکرا ڕوبەڕووبوونەوەکەی جیهان پیاوە ماسکدارەکەمان بینی چەندین سوپرایزی تێداوە نێتفلەکسیش دەڵێ سوپرایزەکان هێشتا ماون و زیاتریش دەبن چاوەڕوانین لە 27 بزانین چۆن زنجیرەی سکوید گەیم کە ترندێکی جیهانیە بە تایبەتی لە سۆشال میدیا چۆن کۆتایی پێدە دوای 2 ساڵ لە کورتە دیمەن و پۆستەری جیاواز لە کۆتاییدا ترۆیلەرێکی فەرمیمان هەیە بۆ فیلمی سوپەرمان فیلمێک چەندین ساڵە هەوادارانی چاوەڕوانی کە سوپەرمان بباتەوە ئاستە بەناوبانکەی بۆ سوپەرهیرۆیەکانی جیهان جا ترۆیلەرەکە پێشوازێکی زۆر گەورەی لێکرا لە ئۆنلاین بەهۆی ئەوەی فیلمەکە ڕنگدار دیارە پێچەوانەی هەوڵەکانی دەرهێنەری پێشوو زاک سنایدەرە بۆ فیلمەکانی سوپەرمان کە تاریکی کردبوو بەڵام جیمز گەن دەڵێ کە دەرهێنەری ئەو فیلمەیە دەڵێ سوپەرمان دەبێت هیوابەخشی جیهان بێ بۆیەش دەبێت ڕووناک بێ ڕنگدار بێ جا فیلمەکە تا ئێستا سەرنجاچێش دیارە و بڕیارە لە 11 مانجی هەفتی ئەم ساڵ لە سینەماکانی جیهان نمایشی دەست پێ بکات. ستودیۆی ناوازەی A24 نوێترین فیلمی ترسناکی خۆیان لەم مانگە بڵاو دەکەنەوە بە ناوی Bring Her Back فیلمێک چیرۆکی خوشک و برایەک دەجێڕێتەوە دەکەونە بەر هەڕەشەی زڵداکیکیان کەوا لەوانەیە شتێکی شەیتانی لەبارەوە هەبێت فیلمەکە بۆ سەروی 18 ساڵانە لەلایەن دانی و مایکل فلیپیۆ کاردەرهێنانی بۆ دەکرێت کە دوو بران وەروە بلی برایت ساڵی هۆلینز کە پاڵەوانی شیپ ئۆف وۆتەری براوەی ئۆسکار بوو لەگەڵ میش هەیوت لە فیلمەکە بەشدارن بڕیارە فیلمەکە لە بەرواری 30 مانجی 5 ئەم ساڵ لە سینەماکان نمایشی دەست پێ بکات. ئەو فیلمەیەکەوە خۆشم زۆر هەواداریم و هەوادارانی فیلمە ترسناکانی چاوەڕوانین فیلمەکانی کۆنجرینگە جا بەشی نوێی زنجیرە فیلمەکە بە ناوی The Conjuring Last Rites دوا فیلمی زنجیرەکەیە و بەگەڕانەوەی هەردوو ئەکتەری بەتوانە ڤێرا فارمینگا بۆ ڕۆڵی لۆرین و پاتریک ویلسن بۆ ڕۆڵی ئێد چیرۆکی ئەم جارش باسی هەر ئەم دوانەیە دەکات ئێد و لۆرین کار لەسەر دواکیسی مەترسیدار و تۆقەیلەری خۆیان دەکەن پێدەچێت ئەهریمەنێک بەرۆکی خانەوادەیەکی کردبێ فیلمەکە بێگومان بۆ سەروی 18 ساڵانە ترسناک و نهێنی توندا بڕیارە لە 5 مانجی 9 ئەم ساڵ واتە نزیک هەڵەوین لە سینەماکانی جیهان نمایش بکرێت. ئەپڵ ترۆیلەرێکی نوێی بۆ فیلمی F1 بڵاو کردەوە فیلمێک براد پیت دەباتە ناو جلوبەرگ و ئۆتۆمبیلێکی فۆرمیلا 1 لە یەکێک لە مەترسیدارترین و بەهێزترین چێبڕچیەکان کە چیرۆکەکەشی لە ژێن ڕاستی وەرگیراوە لەسەر شۆفێرێکی خانشینکرا و دەگرێتەوە ناو یاریەکە بۆ جارێکی دیکە جۆزف کۆسنسکی کاری نووسین دەرهێنانی بۆ کردووە براوەکانی ئۆسکاری وەکو براد پیت خافێر باردام لە فیلمەکە بەشدارن و فیلمەکە بۆ سەروی 13 ساڵانیشە بڕیارە لە 27 ئەم ساڵ لە سینەماکان نمایش بکرێ و لەلایەن کۆمپانیای ئەپڵ لە ستودیۆی ئەپڵ TV+ بەرهەم هاتووە. لەوانەیە فیلمێکی دیکەی جۆن ویگ نەبینین بەڵام فیلمێکی هاوشێوە لەم جیهانە لەسەر ئافرەتێکی بکوژ بە ناوی بالەرینە لە مانجی داهاتوو دەبینین فیلمەکە ئەکشنە چیرۆکەشی بەم شێوەیە چی دەبوو گەر جۆن ویگ ئافرەت بە ئانا دی ئارماس بەو ڕۆڵە بەشدارە بە ڕۆڵێکی بچوشیش کیانۆ ریڤز لە فیلمەکە بەدیار دەکەوێت لێس واسمن کاردەرهێنانی بۆ دەکات بۆ سەروی 18 ساڵانە وەروە فیلمەکە 2 کاتژمێر و 5 قولەکیشە ئەتە فیلمێکی درێژە بڕیاریشە لە 6 واتە مانجی داهاتوو زۆری نەماوە لە سینەماکانی جیهان نمایش بکرێت. خۆشەویستان 24 پلسم پێشکردن تا هەفتەی داهاتوو بەخوای گەورتان دەسپێرم خوداتان لەگەڵ.